برێم لە پێشدا پێویستی ساحە دیارەوای کردیا دەستگای ستاندەر لە دەستگایەکی ئیعلامی توێژینەوە تۆزێک فراوانتربی ئەمە ویستبمان یان نەمانویستی زۆر فراوان بووە بۆیە ئیشوکارەکان ڕەنگە بەو ئەوانەی کە دۆستن نا ئەوانەی کە لە ناو سڵبی ئیشەکان پێدەچی زیاتر ماندیبوونی بێ و عەقلیشمان دەبی فراوانتر بکەین هەست بە مەسئولیەتێکی زۆر زیاتر بکەین ئەوەش جێی شانازەیە ئینشاءالله هەموو ڕەوشنبیرانی کوردستانی یارمەتی دەرن لە مامۆستایانی ئاینی لە یاساناسان لە کەسایەتی لە دەستەی مەحامیەکان لە هەموو لایەک واز دەکەین قۆناغەکە زۆر پێویستی بە تەڕحێ یعنی جار وایە ینی ئەوە نییە برین ئەمە ئەهلی ئەوە بین کە عاشقی سیاست بین و هەیە درێس فلان سەری دەخورێ ناتوانانی بێ سیاست وازم ئەمە کەسمان لەوانە نییە ئەو نەوع عاشقی سیاست بین بەڵام پێویستیەکان وا دەکا کە ساحە چۆل بوو ئێستا قسەکەی لە ناو خەرچی دەرن سیاسیەکانی کوردستان خەریکی توجارەتن بەجێیان هێشتیا کەواتە دەبی خەڵک هەموو سیاسی بۆیە خەڵکی کوردستان ئێستا هەمووی سیاسی بۆ ڕەنگە هیچ کۆمەڵگەک لە جیهاندا هەنچ خەڵکی کوردستان سیاسینی وە ناحەقیشی نییە قۆناغەکەیتی قۆناغێکی زۆر سەختە لە شەرق ئەوسەط لە قۆناغی ئینتقالیدایە ئەوەی نییە تەسلیمی هەموو سەرکردەیە کە سەرکردەت و زانیت و خۆویستە ئەگەر ناویتری لێ نەنێ و ماڵ و سامان کۆ دەکاتەوە ئاگای لە میلەت نییە ئێناچارێ عنی قۆناغەکە سەختە معامەرات زۆرە کەواتە هەموو میلەت هاتە مەیدان دەوێت دیفاع لە خۆی و لە کیان و لەو دەوڵەتە بکە لەو ئیدارەی خۆی بکە ڕاستی ئەمە دەبی شتەکەی بیرین ینی دەستگای ستاندەر ئەوەندەی باشە کە جەماعەتێکی زۆر ڕەوشنبیر لێی کۆبیتەوە وە خەڵکەکی ئەوەندە ئەمە تێگەیش خۆ نەویست بە مەبادێ ئەگە غەڕەت نەبم ئەمە هەر دووە یان سێ مۆزەفمان هەیە ئەیت کە هەمووی خۆبەخشە نەکەر خۆبەخشە خۆی یارمەتیش دەدان وڵام من هەندەکان دەبینم مەسەن یەک لەوانە ناوی ناینم وڵا لێرە نییە ئەوەیان هەبوو مناسەبەشکیان هەبوو هەری خۆمانن وڵا ئەگە غەڕەت نەبم لێم درمناتی لێ برسم بەڵام وازم 450,000 دیناری هەیە موچەی مانجێ 70,000 دادنی یعنی نازانم وڵا ئەگە غەڕەت نەبم وایە ناگاتە 500,000 موچەکەی ئەنی بەو شێوەیە ئەو مالیە لێرە پێک دێ خەرچیش کە مەسلحەت نەبوو کەمتریش اختراق دەکرێت ئاگاتان لێبی ینی یەک لەوانەیە کە دەستگای ستاندەرە تا ئێستا اختراق نەکرایە لایەن دام و دەستگایەک وەلو زۆر ناومان لێ دەنێن ئەوە هیچ ناو ئەڕۆژەی ناوەکە ڕۆژەی مێردەکمان لە بۆ دەبینەوە ئەڕۆژەی ئەوە وازم ئەتیادیا وای لاتێ یەک کەسیش باوەڕ ناکە لەو ڕۆوە جەنابی کاک حاکم شێخلەتی پێشنیارێکی بەڕێی من زۆر جوانی پێەیە لەو ڕۆژانە لەگە من باسی کرد لەو ماوەی ئەو تەریقەی جەنابی داینە نەخشەڕێگەیەک لە بۆ مواجهەی ئەوەی بەڕێی من زۆر دەقیق و جوانە ئیشاءالله ئەوە ئەگەر مەجال هەبوو خۆی کە خەڵات کرا ئەو وچە نەزەری تەڕحکە بەڕێی من باشە لە دوای ئەمە دەبی ئاگامان لەوەی بی ئەو تەحەدیانی ناوەخۆوە بازەکەین وایە تەحەدیاتی جیهانیش هەیە ئیقلیمیش هەیە هەندێک هەیە وەتەنیە هەندێک هەیە جیهانیە بۆ نمونە ئێستا ئەمە نەوەی خۆمان ئێستا مشکلەی حیزبەکان کە چۆنە حیزبەکان کە بووی تا ئیتارەکی ئەی درێ قالبی بۆش و لە هەولێرە ئەو قسە هەیە نازم لە شوێنەکانی ترجەوەیە یعنی ڕاستن بەناو سەنەویەکەی لەسەر فلان حیزبیە ئێکس وای زێت بەڵام هەر یەک سەر بە مەدرسەی عالمیە عولەما وایە تەبیعەتی عولەما ئەگەر ئەو حیزبە ئەو جەماعەتە ئەو تاقمە هەرچی ناوی لێتەنەی ئەگەر زۆر مەبادی و ڕوانگەی فەلسەفی زانستی ئاینی چکە هەمووی پێویستە تا دەگاتە سیاسی زۆر تە و ڕێکوپێک نەبوو ئەندامەکانی تۆزوبایتر شەپۆلی تر دەیدەی بە لەبەرەوەی نەفەری ئێستامان وەکو جاران نییە لە کەلەنە شاخەک حەسرت کردبی برین وڵایەوە سەر بە مەدرسەی فلانیە و ئێستا ڕاستە و خۆت تەفاعول لەگە عالەم دەکە لە عالەمیژە هەر چوار مەدرسە باوە و ئیشی خۆی دەکە ئەمە حەول و تەقەلایەکمان هەیە وەکوبری لە لایەنەکەین تر باشترین ڕاستە ناو دەستگای ستاندەر هەموو لایەنەکی تێدایە یەکێتی تێدایە گۆڕانی تێدایە کۆمەڵی تێدایە و
زۆر سەرکەوتوش بووە ینی ئەو تەبایە لەناوی شتێکی بەسەدا زاڵە نارێم ئایدۆلۆجیای ستاندەر ئەوانە بەڵام بیر و باوەڕێکی هاو بەشمان هەیە پانتاییەکی هاو بەشمان هەموو لایەکەیتمان کە تێڕوانینمان ڕوئیامان لە بۆ جیهان لە بۆ شەرق ئەوسەد لە بۆ کوردستان لە هەموو ڕوانگەکان تۆزێک لێک نزیکە لەبەرێ قەت جارێک لە ناو دەستگای ستاندەر مشکیلەی ئەوەی ڕووی نەدایە ئەرێ ئالمانی و ئاینی یان ئەرێ سعودیە پیرۆسترەیان کوردستان ئەرێ ئەتو یەکەم جار ئیسلامی یان کوردستانی بەڕێی من ئەو مشکلانە حەل کرایە لێرە هەمی حەل کرایە هەر شتە و لە جێ خۆی دانرایە سەمەسەن ئەو قسەی کردم ئەگە هەندێک شتێ ئیسارە تقریبا خۆ ئەوانەی دەیکەن ناحەقیان نییە لەبەر ئەوەی لە کوردستان ئاگاتان لێبی زوڵمەکی زۆر لە دین دەکری ئەو زوڵمکردنە لە دینیش بڕینەوەی خۆمانە ڕەنگە یەک هەست لە ناکاو برێ بەعکسەوەی قسەی بکە نە هیچ ناقێنێ بەڵام ئەگە بێ و حەچیمانە قسەی بکەی برێ کاکە کەعبە لە مەکەش پیرۆسترە لە مەدینەش پیرۆسترە لە قاهیرەش پیرۆسترە لە کوردستانیش پیرۆسترە ئەگە ئازایە قسەی دەکە بەڵام مقارنەکەی تەنها بکەیە ئەوەی لەگە کوردستان ڕەنگە هەیە باش لە بۆی دەرناچی یان سیاقی ئەوەکەی ئاگای لێ نییە ئەو ئوستازە گەورەی کە هەموو لە یەکمەزین چەند خێرخوازەی گەورەیە چەند جێی شانازیە پیاوەکە لە کوردستان ئاگای لە سیاقینە ڕەتفعلی لە بۆ دەرسی بڕکمان ئاگە لەو مۆزوعانەویان پرسی ئەرێ کوردستانی یان ئیسلامی دەزانی ئەو پرسیارە ئەگە جوان بینە سەر ئەساسی لۆجیکی سوالەی لۆجیکی نییە منطقی نییە چۆن مەسەنە تو سوال لەسەر خوای بکەی ئەرێ لە چێ هاتیە لە یەکە غەڵەتە چێیەکە غەڵەتە یایەکە ئاخیری غەڵەتە هایەکە هەمووی غەڵەتە چکە ئەتوو ئەو سوالت لەسەر ئەساسی مادە و خەڵق و وەکو برێ ئەوە دروست بووە بوعدی یەکەم دروست بووە لەوی ئەو لەیسە کەمیثلیه شەیئە یعنی ئەو شتانە نییە هەر کەلیمەی لەسەر دەرێ غەڵەتە ئەوەش عینی شت وایە چکە ئینتیما لە بۆ دین ئینتیمایەکی ئاسۆیە ئینتیما لە بۆ قەوم ئینتیمایەکی عەمودیە یعنی باش و پێشی نییە یعنی ئەو هایە ئەتوو چۆن دەری ئەرێ ئینتیما لە بۆ ئەوەیە یان لە بۆ ئەوەیە ئەوە ئەو سوالە و کاتەمان تخدەبی یەکیان لە دوای یەکیان ئەوە نییە ئەمە ئینسان مەجموعەک ئینتیمای ئاسۆیی هەیە مەجموعەک ئینتیمای ستونیش هەیە بە هەمان کات مەجموعەک کارتێکەر و عەوامیلی ستونی هەیە مەجموعەکیش ئاسۆییە ئەتوو ئەگە تێکەرت کرد نازانێت جا سوال نەکە ئەو سوالن لە ئەسڵدا لە نەزانی هاتیەکەواتە کاتە دەبی زۆر بە زانایی جوابەتی لە بۆ بدەیەوە ئەم هەروە وەکوەوەی لەبەرەوەی مەجالەکەمە بە قۆناق دێمە سەر ئەو بابەتەی و زۆر بە کورتیش ئێمە ئێستا لە عێراق دیاردەیەک پەیدا بووە دیاردەی موقتەدا سەدر هەرچەندەوە دوای کاک بەشدار ڕەنگە ئەوەی باز بکە ڕەنگە مەتاقەتجیهەت بین لە کوردستان داوەت کرابین لە بۆ کۆنفرانسەکی وی کە مشاوەرەکی هەیە چەمە نازانین ئەمە و چەند نەزەرمان خۆمان هەیە لەوێ جەماعەت بە تەماون بچن وازانم شێخ ئاکۆ و کاک بەشدار دیاری کرابوون لەگە کاک بەدەل بەرواری ئەو سێ دیاریکردن ئەمە زۆر بۆ منە کۆنگرەی نەتۆی لەو ڕۆژان لەگەرمە دانیشت زۆر لە مەژ نێزیکن بەڵام و چەند نەزەرمان تۆزێک جودایە ئەوان ڕەیان وابوو کە هەموو حیزبەکان لە کوردستان حەقیتیان بە کەیف خۆیان بێ و بچن خۆ قسەی وەتەنی و زۆر جوانە یعنی ئەوەی نیەت و ڕەتیکەیەوە ئەمەش لەو لای وابووین ئەمەش لە کوردستانەوە ئەمەش لە تورکیا وابووینە بە کەیف خۆمان هاتوینەوە یەک کوردستانە ناکرێت و برەی بڕۆ دەرێ بەڵام ئەو چەند نەزەرەمان جودا بوو گوتمان ئێمەش کە لە کوردستانی ئێران بووینە بە پرس و ڕای جهەی ڕسمی ئەوێ لێ بووینە یعنی نهاتینە لە کەیف خۆمان منطقەی دابڕین وەچی برادرانی پەکە لە قەندیل بەولاوەدان بڕیە نێزکەی 170 گوندە ناوێ لێ نایە هەرێمی میدیە گوتمان ئەمە ئەو چەند نەزەری من لەوەی تەئیدی ئەو ئیشەی ناکەین دەبی پاکەکەش لێرە بی دیموکراتیش هەرچی لێرە بەڵام ئەو حکومەتەکەی لێرە حکومەتەکی حتا برەی ناشیرنا 100,000 تێبینوێنێ بەڵام دەبی پرسەکی بەی بکە نابی هەر لەو گۆڕەی وەڵام نیش منتیقەکی یعنی لە بۆ خۆشی خراپە یعنی کاکە عێراق خاوەنی سیادەیە یعنی برێوینەرەی جهەتەکەیە جهەتەکی دەستوری لە کوردستان هەیە پەرلەمانی هەیە حکوومەتی هەیە دادگای هەیە ئیداری هەیە تو دەبی پرسوڕایەکی بەی بکەی ناکرێ هەروە لەو گۆڕێک گوتمان ئەو چەند نەزەرەمان جودایە بەڵام
ئەوە معنای ئەوە نییە تۆ چ نظر جلابی بچی دەستی تورکای بگری بینی جاسوسی لەوە بکەی و هەموو ئیشێکی لێ بکەی و برای خۆتی پێ بە شەهیدکردنی چۆن دەبی ئینچیوە ئەوە دەبی بە خۆشی بە جوانی برایانی پەکە تێبگەین برایانی حیزبەکانیتکە و لە بۆ ئەوەی پێیان برین کاکە ئەتوو فاول نەدەی لە نێزیک گۆلی خۆت پەنەرتی نەدێت داگیرکرد بێ لێت بدا کەسی دەنجینێک ئەجە لەبارەی مقتەدا سەدر ئەمە وچە نەزەری خۆمان تا ڕادەیەک جودایە لەبارەی عێراق ڕاستی ئەمە ئەگەر شەرحی مقتەدا سەدر بکەین بە وچە نەزەری بەو شێوەیە دوای ئەگە مناقشەی لەسەکرا ئەگەر ئێمە وازمان لە پرسی نیشتیمانی و دەوڵەتی کوردستانی و کوردایەتی و فیدرالی و ئەوانە هێنابی وڵا حرەکەی مقتەدا سەدر لە بۆ هاوڵاتی بوون لە عێراق حرەکەیەکی باشە دژایەتی گەندەڵی تێدایە و بە هەمومان زۆر زۆر پێشوازی لە یەکی بەڵام ئەگە ئەمە وازمان لەوەی نەینابی ئوستاز وەرنێرە وەرنێرە زۆر بەخێر بێن برادرانی بادینانە ئەگەر وازمان لەوەی نەینایە کە بەڕێی من ئەوە خەتی سوورە و ئەو بڕیارە بە کەسمان نادرێ برین وەڵ ڕاستە هەندێک گەنجمان پەیدا بووە پیاوی دلسۆزن لە ڕەت فعلی ئەوانە درێن سەردەمی قەومەتی و نەتەوەی ئەوانە ڕۆیە بەس بەدەستەمەنیە قۆناغا ئەو قۆناغە نەڕۆیە ئەگەر نەتەوەیش نەبی بەڵام خۆ نیشتیمانیەکە قۆناغی نیشتیمانیەکە مایە بە هیچ ناوعی پێمان ناکری یعنی ئەوە مەطلبەکی باو باپیران و کۆن و ئەوەیە ینی ناتوانین بەهاوەن تاوەی لێدی بۆیە ئەگەر ئەوەمان بینێ بزانە لێرە بەولاوە ئەمە اختلافمان لەگە مقتەدا سەدر زۆر جەزری دەبی مادەم ئەمە بەتەمەیر مقتەدا سەدر دەیەوێ حکومەی ئەغلەبیەت دروست بکە دەیەوێ وەحدەتی عێراق بتەو بکە دەیەوێ میلیشیات نەمینێ دەیەوێ دەستکاری دەستور بکە دەیەوێ سیستەمی پەرلەمانی بگۆڕی لە بۆ سیستەمی سەرۆکایەتی هەمووی ئەوانە لە ئەوەی لە بۆ چارەنووسی کوردستان مەترسیدارە هەمووی بە تایبەتی ئەو پرسەی کە دەیێ حکوومەتی ئەغلەبی بێنتە جێ حکوومەتی تەوافقی ئەمەی کوردستان ئەم باسم کەوەلی ئەمە دوو دیوین هاوڵاتی بوون بەداخۆ جەماعەت لێرە نەبوون ئەگە هاوڵاتی بوونمان بوێ تا ئەو شتانە هیچ پێویست نییە لە ڕووی ژیان ڕەنگە خۆشتریش بی وەسعی خۆشتریش دێتە پێش بەڵام کە لە ڕووی وەتەنیا ڕاستی ئەو هەنگاوانە نامینی بەداخەوە برایانی پارتی دیموکراتی کوردستان ئەم نازانم دەستگای توێژینەوەیان نییە دانیشتنیان نییە نازانم چۆن حکوومەتی تەوافقیان گۆڕیەوە بە حکوومەی ئەغلەبیە و دوای چاک و زوو پشێمان بوونەوە یان ئێساوا لەو قۆناغنە کە لەگەڵ مقتەدا سەدر کۆبوونەوەی دەکەن بەناوی حکوومەی ئەغلەبیە کە لەگەر ئیتار کۆبوونەوە دەکەن داوای شەراکە و تەوافقی دەکەن تەبعاً ئەو دوو مەفهومە گەلێک جودایە زۆر ینی ئەو کاک حاکم لێرە جەماعەت دانیشتی هەموو خەڵکەش زۆری شارەزا لێرە دانیشتیە ئەو مەفهومانە دوو دێزاین لە بۆ دەوڵەتی عێراقی زۆر جودا بەرهەم دەینن ئەوان نازانمەڵا ئەو مەفهومانە یان بەورتر بین ئێستا سیراعەک لەسەر عێراقیە سیراعەتی ئەوە ناوەخۆی بوو بەس ئەگە فراوانکەین سیراع ئیقلیمیەکە نەک دووەلیەکە سیراع ئیقلیمەکە لەسەر ناسنامەی عێراقە عێراق یەکەم جارە لە پاش 2003 ناسنامەیەکی عەجەمی وەرەگری پێشترێ ناسنامەی عەرەبی بە هەر لە ئەساسدا بەریتانیا کە هات باسی لەوەی کرد ئەمە دەوڵەتە عەرەبی دروست دەکەین دەوڵەتە عەرەبی سەرەتا کوردستانی هەر تێدا نەبوو لە ویلایەتی بەسرە و لە ویلایەتی ئەوە تەنانەت چەرچل بە مەلک فەیسەل گوتی لاوەی بەسەمەکەوە لە جەبەل عەمرێ ئەوە عیلاقەی بەتونیە و مادەکانی سیڤەر گوتی ئەوانە ساغ دەکات کاتە عێراق دەوڵەتەکی ناسنامە عەرەبیە مشکلەی کوردیش ئەگە تو بتەوێ بە پاساو چ لە بۆ ئیسلامیەکان چ لە بۆ عەلمانیەکان لەوەی پاساوت دەست دەکەوی کە ئەو دەوڵەتە ناسنامەکی عەرەبیە ئەمن چ بکەم لەوێ یعنی حتى لە دەستوریش کە دەنووسرا عێراق جزء من ئومە العەرەبیە نازانم تورکیا کێشەی کورد لەوەیە ئەگەر بتەوێ پاساوی شەرعی قانونی نیشتیمانی ئینسانی لە بۆ حرەکەی کوردی تعریفەکی تایبەتی بکەی کە کەمتر ئەو تعریفێکرا ئەلەوەی دەست دەکەوی کە کاکە ئەوە دەوڵەتان ناسنامە و دەستور و هەموو شتقە ئەوەی عەرەبیە ئەگەر دەوڵەتی مواتەنەبی ئەمن چ مشکلەم نییە بەس ئەوە دەوڵەتەکی ناسنامە قەومیە
مشکلەی کورد لێرە حەقی شەرعیەتی وەرگێ توا من ئەو پاساوم لە دەستبی چۆن دەبی ئەمن ناوم لێ بندرێت تیرۆریست یەک ڕەخنەکانی ئێمە لە برادرانی پەکە ئەوەی ئەتو ئەو هەموو پاسا و حەقەتەیە لەبەرچی ناو لێنرایە تیرۆریست دەبی ئەوەی بابرێن 25 سەتاسی تورکیا زەختی کردیا سەتاسی نەشارەزایی جیانە سەتاسی منطقێ ئەدی سەتا چەند خۆمانین کە نەمانزانیە ئەو ناسنامەی خۆمان ئەو مەزلومیەتی خۆمان پیشانی جیهان دەین ئەمە مەزلومین کرای نەزاڵم ئەوە نقطەیە دەبی مراجعی لێ بکرێتەوە ئەوە ئەمە لە کۆنگرەکانی کوردی زۆر جار ئەو تەرحانەمان کرد بێتمان ئاگاتان لێ بێ ئەو شتانەمان هەیە ئەجا عێراق لەو قۆناغی ئێستادا ڕاستی وڵاتانی عەرەبی و تورکیاش ڕازینین عێراقی عەجەمی لە قازانجیوان نییە عێراق ڕئیس جەمهورت کوردبی ئەنگو واز لەوەی بین تواریەکە نەسەبرێ و کەینە ڕێیزە ئەوهانە ڕئیس جەمهورت کوردبی گرنگە زۆر گرنگە ئەجا با دکتۆر فوادبی با بەرهەمبی با مامجە هەرچێک بی ڕئیس جەمهوری کورد لە عێراق گەلە گرنگە ئەو گرنگجەکەی ئەگەر بیستان دوایە باسەکەین بەڵام میم ئەوێ ناسنامە چێ غەیرە عەرەبی درایتی وڵاتانی عەرەبی بەوەی زۆر نامرتاحن دەیانەوێ وەچ پێشی 2003 جارشکە ناسنامەیەکی عەرەبی بدرێت ئەگەر ناسنامەیەکی ئیسلامی بدرێت ئێمە چ مشکلەمان نییە کاکەوە ناسنامەیەکی عامە بەڵام ئەتو ناسنامەی عەرەبی بدەیە وڵاتەی ئێمە لێ چ بکەم ناسنامەیەکی عەجەمیش ئەمن خۆ عەجەم ئەگەر بەناوی ڕەنگە دروست نەبی دەبی ناسنامەیەکی شەراکەبی ڕەنگە ئێستا ئەو شەراکەیە ئادیتەدی مەبەستمەیە جوان تەحلیلەکان ئاگاتنی ئەوانەی کە پاڵپشتی مقتەدا سەدر دەکەن ئەو پاڵپشتەیە ینی ڕاستی وەکو بری ئامانجیان لە ناسنامەی عێراقە عێراق دەیانەوێت بگەڕێتەوە و کورد حکومی زاتیەکی گچکە و شیعە و سونە نەمینێ ببتەوە عەرەبی و ئەخرەتە ئەوەیە ئەم دوسێ جار ئەوم باس کردیا ئەمە لە تەحەولی سەحوەی قەومی لە شەرق الئەوسەط کەلیمەکانیشم بڕێک عەرەبیە لە بۆ سەحوەی دینی قازانجە گەلک زۆرمان کردێ بەداخۆ لە کوردستان زۆر دژی ئەو تەحەولە زۆر دژی سەحوەی دینینەوە دەزانن نازم ینی لە ڕوانگەی وەتەنی زۆر قازانجمان کردێت تو لە ڕوانگەی کە هەرلی کردی ئەمە قازانجمان لەوەی کرد جارێ زوو خەریتەی عێراق لە سەردەمی سەحوەی قەومی وەرەوە مۆزوعاتی فەلسەفی وەکو برەی وەتەنیە لە سەردەمی سەحوەی قەومی عێراق پێکات و لە عەرەب و کورد ئێمە خنکاوی لە سەردەمی سەحوەی دینی عێراق پێک دێ لە کورد سونە شیعە ئەمە بووینە شەراکەت ئەو دوو خەریتەیە وەکوری چارەنووسی کوردستان لە نێوان ئەو دوو خەریتەی فەرقی گەلە زۆرە ئەوە زۆر بە کورتی بۆ ئەجارە بە سەریعی دێمە سەر تەرحەکان ئێمە لەو مۆزوع ئەستراتیجیانە دەسەڵاتی کوردی ئیلا دەرەجا خۆی دەستکورد کردیە ئەجا من نازانم نەشارەزاییە هەندێک شارەزای گەورەمان هەبوو بەداخەوە وەفاتیان کرد و ڕاستی ئینکاری هەندێک لەو سەرکردە گەورانە ناکرێت کە زۆر دووربین ئەو کاتی وەڵامیش یەک لەوانە کە یەک لەو سەرکردە کوردانە گوتی کورە دەوڵەتی کوردی خەونی شاعیرە بەخۆی من لە 100 جێ زەمم کردیە دوایێت تێگەی وەچی ئەحداث دێت دەبینی ئەوانە زۆر لەمە دووربین تربینە زۆر شتیان بینیە ئەمە نەمان دیتە دیارە ئەو کاتی بەڵام ئێستا بەلای کەمی دەتوانین برین قیادەی ئێستای کوردی ئیلا دەرزە نەشارەزای لەو مۆزوعی هەر ئەحداث دێ بەو شاخیدادا بەو دیوارەیدادا لەبەر هەندێش ئەگە جێتان لێبی جیهاتی دووەلی بەڕەسمی بە هەرێمی کوردستانیان کردی ئێوە نەک بەرەو هەڵدێرن لەسەر لێواری هەڵدێرن ئەوە هەوەنتە نییە ئەو مۆزوعە و بالفعل ئەم لای هەموو ماشمان دیارە و ڕەوشنبیرانی کوردستانیش زۆر سەخی بوون لەو تێبینیانە کە بەدەسەڵاتی کوردیاندایە کە کاکات و بەو شێوازەی هەرێمی کوردستان تێدەچی و تێش چووە و زۆر زەعیفیش بووە لەبەر هەندێ وەکو برێی ئەو ئیشا لە ئەستۆی هەموو لایەکمانە هەمومان متتەفقین بە هەموو مەدرسەکانەوە کە کوردستان چارەنووسەکی جوانی نابی لەژێر سایی فەسادی و گەندەڵی و زوڵم هیچ شکوکمان هەر ئاەت شەئین الله لا يصلح عمل المفسدين کۆتایی بۆی هینایە ئەتو ئومێدت پێ هەبی و هەر یەکە چ ئیسلامیە چ ئەلمانیا حەولی دابی چاکسازی بکە پێی ناکرێت کاتە ئەدی چ بکەین ئەوە معارەزە گەیشتە ئەو دەرەجەی لەو لایەش دەسەڵات ئەوەیە ئەمە پێ ئەوەکانمان چوی پاساوی یەکەممان لە بۆ ئەو ئیشەی ڕای میلەتە ڕەنگە خۆ درێژم نەکردەوە کاکەنگە مایە زەندەقم لێتان چۆ جارجار ناوێرم تەمەشاشتان بکەم
تەماشاکەن بە جوانی ئێستا هەندە سەرکردە هەیە گلەی لە میلەت دەکا نازم ئاگای لێ نییە چیا میلەت بەڕێی من جوانترین هەڵوێستی هەبووە میلەتی بێ ساحبیش ناکرێت و هەڵوێستەکانی محکەمەکەی بە دیقە میلەتە هەڵوێستی مام ناوەندی دەبی بزانە چۆنە لە هەڵبژاردن لەسەر تا سەری کوردستان حیزبی یەکەم 1990 دەنگینایە ئەجاوە برادرانی سلێمانی لێرەنە بابڕەتی ئەوان بکەین زۆر زەمی هەولێری و بادینان دەکەن جارجار ئەومان دەکەن جارجار گوێتان لێوی لە ناو هەولێرێ حیزبی دەسەڵات 11 ڕسمی هینایە ئەوە تقریر مفۆزیە ئەمە راپۆرتشکەمان معلومات هەیە لەوە سەرۆکایەتی هەرێم چووە 107 ڕاستەقینەکەی شتێک کەمیشە 107 شتێک کەمتر شتێک بە ئەستەم ئەوەندەی هینایە لە ناوی ئەی دەبی حیزبەکان کە چەندیان نەبی دەبی حیزبی دووەم و چارەم و پێنجەم چەندی هینایی کە دەردەچی لە هەولێرێ تۆزێک زیاترە لە هەموو بادینان بەو شەرتەی ژمارەی ئەگە غەڵەت نەمم 200 و ئەوەندە هەزارەوە جەماعەت لێرەنە نفوسی زیادی کردیا بەڵام ئەوان زۆر هاتینە خوارێ 129 ڕسمیە بەڵام ناڕسمی ئەوە ئەمە بیستمان 122 لە بادیدان 122 دەنجیان هینایە ئەنی ئەو هەموو چەکدار و موەزەف و تەماشا لە هەولێرێ قیاسکە 107 کاکە 111 کە ئەو هەموو چەکدار و موەزەف و ئەوە معنایە لەوانش یعنی ئێستا حەقوێە لق و ناوچە و مەڵبەند و کۆمیتە و چەند پێ بازنە و ئەوانە حەقوێە یەکەم جار واز لەو میلەتی بین یەکەم جار بێن لەسەر ناوە خۆیش بکەم زانین لەبەرچی خۆشیان دەنگ بە خۆیان نادەن کەواتە میلەت ئەگە بیکەینە مەنتوقەک لە بۆ پاساوی ئەو تەرحانە ئێمە دەیکەین میلەتی کورد ئامانەتە چ پێە ئەو جارە نەیدا هیچ حیزب سزای هەمووانیدا بەڵام پاداشی هیچ لایەکی نەکردێ ها کاک حاکم شێخلەتیف ئەوە ئەتوو شایانی دکتۆرە شایان ئەتوو شایانیان مامۆستا حەندیان ئەهلی بادنە وڵای ئەوە شای نەیدا کەس کەواتە ئەو وەزعی ئەمە تێداینە ئێستا قبول نییە لە لای میلەت ئەوە قبول نییە با کوڕی چاچش بی با ئێستاماوە خەڵاتی یان مامۆستا دەکەین ئەوە دەکەین کوڕی چاکن لە خۆت کوڕی چاچی ئەتۆ ئەو ئیشە گەورەی هەرێمی کوردستان میلەت ڕێی وای پێت ناکری ئەدی چۆن پێمانەکە ئەو تەرحانەی ئێستا دەیکەین ئەوە بەشەکە لەوەی کە بیکەین ڕاستی ئەمە لە هەولێر و لە بادینان بڕێک باشترین تقریبا گفتوگۆمان هەیە شتێکمان هەیە شتێکی وها نمایە لە بەینمان وەک برێ خلافی لە هیچ ڕوەچی هەست ناکەین گروپەک مابی ئەوەی نەبی لەگەرمان حیواری نەبی و تقریبا نەتیجە و وەکوری پانتایەکی هاوبەشی لەگەرەمە نەبی سلێمانیش ئەمە لە قەدیمەوە پێشڕەوی کوردستان بووە کەسش پێمان ناخۆشن بۆ ئێستاش حەزەکەین پێشڕەوبی بەڵام زۆر پەرتەوازە بووە زۆری جەماعەت لەناو دروست دەبی و کەمتریش ئاعتراف بەیەک دەکەن ئەو دەردە چتە لای هەموو شوێنەکانی کە سلێمانی تەسیری لەسرە کەواتە ئێمە ئێستا لە بەردەمی دووسێ شت داین یەک هەرێم ئەوە میلەتی کورد بەخۆی دابەش بووە 1970 تقریبا بە 100دا یان زیاتر یان کەم لایەک تەبەقەی فاسیدە و ئەبزانم کەس نیازمان نییە ئەمە هیچ ئیشەکییان لەگە بکەین تقریبا بگەیشتە مەرحەلەی حەرام ئەوانیش ڕچیان لەمە دەبتەوە ئەمەش ڕکمان لەوان دەبتەوە ئەو هەلی هاتیە ئەجا ئەوە نابی تەماحد لەو لایبی ئەگەر لەو لای چکە دوو دابەشی تەبەقی جودایە سیراعی تەبەقی جودایە دابەشی تەبەقی دروست بووە و سیراعی تەبەقیش لە کوردستان دروست بووە کەواتە ناتوانێت ئەو حیزبانەی کە ویستیتی لە هەردوو لای وجودی هەبی خراپ دۆڕاندیتی تەماشاکەن ئەزمونونەکانمان لە پێش بە ناوی هیچ حیزبەکانی حیزبی زۆر گەورە بووە ئەو نەزەریەی نەزانیە تووشی چ سووتانێکی بووە ئێستا جەماعەت هەر لەوێ دانیش وەرنێرن جەماعەتی ڕانیەنە جەماعەتی ڕانیە و پشت دەروونە بەخێر بێن جەماعەت بەخێر بێن کەواتە لە هەردوو لانە دەبێت و لە ئەوەی پێ دەگوترێت بەرەی گەل ئیشەکە لێبی تەرحەکانی ئەوێشمان ڕاستی لە ئاستی دووەلی ئەمە هیچ بەدیلەکمان نییە کەس نابی پێی ناخۆش بێ ئەمە ڕاستی ئەوڕۆ هەر جیاتەکی دووەلی خۆ بەدەستەمە نییە ڕۆژ ئاوا و ئەمریکا و ئەوانە یارمەتی نەدەن یان ئۆکەی ئەوانت پێ نەبی ڕاستی وجودت نابی ئەنگۆ تەمەشای ئێران مەکەن ئێران
کاکە حرەکەیەکی تاریخی مەزهەبی زۆر گەورەی لە پشتە فەلسەفەی گەورە حەزارەتێکی گەورە شتێک توانیتی بەرامبەر ئەوانە ڕاستی ئەو بەم ئێمەی میلەتی کورد لەو قۆناغی بە هیچ نەعەچی ناکرد بۆ ئەگە ئەوەی نەکردا باە ئێستا ئێران لە قۆناغی زۆر پێشکەوتودا و بەڕێی منەوە کەیف خۆیتی بەڕێی من ئێران ئەو ڕەشکردنەوەی ئیسرائیل و سراح لەگە ئیسرائیل هەیە درێەوە ڕاستینە بەڵام ئەمن دەزانم ڕاستیە استراتیجەتی ئێرانە لەگە غەرب ناکۆکە لەگە ئیسرائیل زۆر خراپ ناکۆکە لە هەموو ڕوەکان زەرەرێکی زۆری کردیە ئەگەر نا ئێران ئێستا لە حەزارەت لە ئەوەی پێشکەوتوترین وڵات دەبوو لە منتیقەکەی کات ئەمە ئەو دەرز وەرگین لە سەئاستی دووەلی قسە دەکەین ئەمە دەبیت لەگەر ئەوانە ڕێکوپێک بین پشتیوانی ئەوانەمان هەبی لە سەئاستی ئیقلیمی ئەمە فەرقێک لە بینی دەوڵەتەکان بکەین دەوڵەتی تورکیا وچە نەزەری بەرامبەر کوردستان وچە نەزەرەکی ینی بەوردی تورکیا دەیەوێ کورد بۆ حالەتی ئێسای کوردی قبول نییە حالەتی مەزهەبیەکەی قبولە ئێران بەعکسەوە حالەتە قەومیەکەی ئێستای قبولە حالەتە مەزهەبیەکەی قبول نییە ئەو حەولەدا ئەوها ببینێتەوە تورکیا حەولەدا وەرجێڕن ئەمە مەسەن عێراق شەشکەی دەوێت ئەوە هەر یەکێک ئەو منتوقە هەرچی ئەو منتوقە ئەمنی قەومیە دەی کاتە دووسێ خەت لە پێشی بەڕای من تێناگە تورکیا چ دەکا تێناگە ئێران چ دەکە جاروی ئەم جێمی بەخەر ئێران چ دەکا دەمەک یارمەتی پارتیدا دەمەک یارمەتی ئیسلا ئەوە فەقیری ناقینە بەڵام تو ئەو منتوقەی تێگەیشتی ئێران چی دەوێت لە کوردستان قەومیەکەی دەوێت بەڵام ناوێت لەوەی زیاتر گەشە بکەیت ناوێت بگەی ڕاستی دەوڵەت لە بە هەندی ئەو وادەکە ئەهلی فاسید حاکمت بی وە پەرتەوازەش بن حەق خۆیتی تورکیا ئەوانەی هەر نییە تورکیا بەک تەواوی هەرێمی کوردستانی قەبول ئەتو لەو ڕوە استراتیجیانە دەبی بەخۆت وەکبری استراتیجیەک دابڕێژی لە ئەساسی ئەمنی قەومی یعنی تۆ بڕۆ تەماشای استراتیجیەتی رووسیاکە ئەگە بەوری تەماشای وەسیقەکانی لە بۆ وەزارەتی خارجی لە بۆ دیبلۆماسیەوەی هەمووی لەسەر ئەساسی ئەمنی قەومیەت تەسبیتی کردە ئەمنی قەومی معنایش تایبەتی خۆی ئەمە لە کوردستان ئەمنی قەومی شتووە هیچ نییە ئەمنی قەومی سەرۆکە هەر یەکە سەرۆکە چ حیزبەکی هەیە ئەمنی قەومی لێ ئەگە جێلیش بی ئەگەر نەشارەزاج بی هەر یەکە ناوی گەورەشی لێ نایە فلانی هێژای سەرکردەی بەڕێزی جەنابی سەرۆکی نازانم ینی ناوی گەورە لە سەرۆ حیزبەکانی کوردستان هەیە هەر یەکە تەمەشایان کە لەو ئەوەی ئەمنی قەومی لێ ئەوە وچە نەزەری دووەلی و ئیقلیمی بە کورتیە بەڵام ئەگە تەفسیلیکەی ئەوە گەلە دوور و درێژە دەبینێتەوە ناو عێراقی ئێمە لە پاش ریفراندۆم تەمانەوانە هەموو لە بۆ تەرحە لە بۆ مناقەشە ئاگاتان لێبی هیچی ئەوە نییە کۆتایی ئەوە قسەی لەسەر دەکەین ئەمە بەڕێئیمە تازە عێراق بووە باوکی ڕاستەقینەیمە یان ئەگە حەستان لە باوچینێت لە دایکی ڕاستەقینەی تازە ئەمە عێراق تێکچی لە کوردستان خراپ تێکچی هەوەنتە نییە تورکیا ئەو جێشەی هینایتە ئێرە ئەو مەلەفانەیەوە کۆمەڵک یاساناسی گەورە لێرەیە پرسی 2023 لۆزان ئەو ویلایەتی مووسڵە سیڤەرە میساقی میلیە تورکیا حیسابی خۆی کردێ دەزانی ئەوانە ئەو مەجموعە مەلەفە ئۆپشنی بیە نەک ئەو لەسەر ئەوەی زۆر پێداگیرە یەک پارچەی خاچی سووریا یەک پارچەی خاچی عێراق یەک پارچەی خاچی ئێران وەکو یەک پارچەی خاچی تورکیا حیسابی کردێ ئەوە استراتیجێتی کە کورد هیچ وجودەتی لەو شیعارە نییە ئی دووەمی دانایە ئەگە عێراق شتەکی لێ هات ئەوانەی دانایە حازر بالفعل خۆش نییە ئەمە لێرە ئاشکرایکەین هەندێک شتی بەدەستە هەندە ئیشەیە بەس عێراق و تورکیایە وەربنە پرسی ویلایەتی مووسڵ کوردستانی تێدا نییە ڕاستە ئەساسی جێرانەوەی ویلایەتی مووسڵ لە بۆ عێراق کووردە بەڵام لە تەقریری نهایی تەوسیاتی تێدایە وا لەگە کورد بکەن و 25 ساڵ و حکوومەتەکەوە بەڵام لە کۆتاییدا تەرەف نییە لە ئیتفاقەکەی کەواتە ویلایەتی مووسڵ لە خارجی عێراق ئەو تا یاسەناسی گەورەکان دەمینێتەوە چی ئەگە عێراق ساحێبی نەمینێ عێراق پارچە پارچەبی ئەو ئاگامان لێبی دەبی ئەو ئیشانە هەیە لەبا هەندێ ئەمەش بەو وەزعی ئەمە دەزانین چیمان بەسەردێ ئەمە بەو وەزعی عێراقکە لە بۆمە باشترا نەوتەکی زۆر هەر ئێستا 100 و نزیکەی شتە کەمتر لە 50 تەن زێڕی احتیاتی وا داناوە سەر لە نوێ نێزیکەی 82 میلیارد دلاری احتیاتی دانایتەوە و دەستورێکی باش لە قەدەر عرب ئەوەندە بەو دەرەجەی عنسوری نە ئەوی کوورەوە یعنی ئەمە بەراورد بکە لەو ئەوانە کاتە ئێستا لە بۆ ئێمە عێراقێکی ئارام عێراقێک بەو دەستورە بەو پێکاتە چارەنووسی کوردستان لەوەی باشترە هەر دەستکاریەک
کە سەرکردایەتی کورد بە غەڵەتی تەماشاکەن بەڕەحمەت بمەلا مستفا ئاعترافەکی هەیە لە وەسیقەی بەریتانیا ئەم زۆر جوانە دەرێ ئێمە غەڵەتێکی چەند گەورەمان کرد عەبدولکەریم قاسممان ڕاو کرد و بەحسیش گرتیان ئێمە ماندیمان کرد و حیزبی بەحسیش ڕاویان کرد ئەوەی با دووبارە نەکەینەوە ئەو وەزعی ئێستا تێکچوونی وەکو تێگەیشتنیمە زۆر خراپە لە کورد هەر چۆنایەکی بیچە کەواتە ئەمە ئەمادەم ئەو مستەقبەلەمان لەگە عێراق هەرچەندە حیزبەکانی کوردستان باشە چەند لەو چەند نەزەرە بە تایبەتی بە ڕەحمەت بی مام جەلال سەرکەوتووتر بوو لە هەمومان ئەم بەخۆم ئەو کاتی ئەو ڕەئیم نەبوو ئەمن ئەو کاتی ڕەئیم وا هەر چەندی عێراقی پارچە هەتا پێش ڕیفراندۆم ئەو ڕەئیم هەبوو پارچە بیوە بی ئەمە لە دەوڵەتی کوردستانی نێزیک بووینەوە بەڵام بە خۆتەنزان سەرکردایەتی کورد ئیشێکی وهای بەو وەزعی کردووەلی گورزەکی وای لێدا ڕاستی تازە دەوڵەتی کوردستانی ئەوانە هەموو ڕوویە ئەو شانە ڕوویە باوازی لێبینین تازە بەس ئەو فیدرالی و ئەو دەستکەوتانەی ماوە پارێزگاری دەکەین ئەوەش بە عێراق پارێزگاری دەکرێت کەواتە تێکچوونی عێراق هەر زەرێک بە عێراقکەی بەڕێی من ئێستا بە کوردستانیش دەکەی ئەوە وای لێ هاتی ئەوە ویست و ئیرادەی منە ئەوە عێراق چایەتی نیە ئەوانەی عێراق چینە ئەوان بەخۆیان وەزیریان هەیە شتیان هەیە هەم ڕۆژێ لەگە عێراق بەخۆی ئەمە هەتا ئێستا دانیش نەکتیشمان لەگە عێراق نەکرد بەڵام ئەوە وچە نەزەری استراتیجی وەکو بری حرەکەی تەحەڕوری کوردیە ئەجلەوەی ئەمە دێنەوە سەر تەرحە ڕاستەوە خۆیەکان ئەمە درێن باچیتر وردەشتان دروست نەکرد هەرێکە لە پەنایەکی جەماعەتێکی دروست بکە یان ئیشەکەش پرۆژەکەشمان بچووک نەبی ئەرێ هەر لیستبی وڵای ئەرێ ئەوەندە کورسیی بینین و ئەوەندە کورسیا ئەو ئیشەی ئەمە ئەگە بیکەین ئەگەر قسەتان لەسەر کرد و بیکەین چکە هێشتان هیچ بڕیارێک نەدرایە بڕیاری مە کۆنفرانسی سماقولی بوو گوتیان ئەگە بەرەیەکی نیشتیمانی پان و بەرین بوو ئەمە ئەمەش هەموو دەچینە ناو سیاسەت ئەوە ئی خۆتان بوو هەمووتان ئەمە ئەو بڕیارە هەروەما ئەگەر لە کۆنگرەی دەتانەوێت تێکی بدەن و شتەشکە ئەو جودایە ئەگەنا بەڕێی من هەر ئەو جوانە جارێ ئەمە لێرە دەبی بڕیار لەسەر ئەوەی بدەیت کە دروستکردنی جەماعەتێکی بچووک و دروستکردنی لیست ئەو ئەهدافانە زۆر بچووکە ئیشەکەی مە کوردستانیە دەبی زۆر گەورەی زۆر بە گەورەی نەبی شەرمت پێی نەبی کە هاتی ئیعلانت کرد ئەو میلەتە چی دەوێ ئەو ئیرادەیەت لە بۆ جێبەجێ نەکرد نەیکەی باشە بە ئاشکا برێن وەڵای ئەمەوە ئەو ئیشەی دەکەین و ئەوە کردمان چکە ئێستا فەراغێکی زۆر گەورە هەیە بەڕاستی ئەوە دەسەڵات وا دەکا و معارەزەش ڕاستیتان پێ برێن لەو وەزعەکە باوەسفی نەکەین بە خۆتان زان چۆنە ئەمە دەمانەیە پرۆژەکە وابی هەر لە لیستەوە و لە ئیدارە و لە حکومەت تا دەگاتە ناوڕۆکی حرەکەی تەحەڕوری کوردی لە دەست ئەوانە دەربینی ئەگە بکرێت چکە وەڵاهی ئەوە وەزع نییە حرەکەی تەحەڕوری لە دەست ئەو دەسەڵاتەی ئێستا تێدا یعنی کەواتە پرۆژەکە زۆر گەورەیە ئەویش هێنانەتی چۆن دەبی یعنی ئەوە ئەوەندی لە پێشمانە دوو نەوعە جەماعەتێ ئەمە گوتمان ئەو سەتاتەی گەندەڵکاران بەکەلک هیچ پرۆژەک نایە لە خۆ بۆ خۆیان ئەوان لە بۆ خەتی خۆیان بڕۆن ئەمەش لە بۆ خەتی خۆمە ئەم جەماعاتی بچووکەیە و حیزبی ڕەسمیشەیە حیزبە ڕەسمیەکان ڕاستی لە قوڕێ چەقینە ئەوانەی معارزنە کە ئەوەی من پێیان دەرین بەرەی گەلن لەوەی زیاتر پێیان ناڕوە بەڵام ئەمە هەر جەماعەتێکی دروست بکەین وەڵی ئەوان پێشی دەسەڵات دژمان ڕادۆست کەواتە دەبی چارەسەری بکەیت کاتە دەبی گفتوگۆیەک لەگەر گروپەکان بکرێت گفتوگۆیەکی لەگە حیزبەکان بکرێت حیزبەکان ئەمە چەند جاری خەمان گرتینەکە کە لە بۆ خۆتان یەک برن لە بۆ خۆیان یەک ناکرێت بۆ ئەندەی ڕازینە کورسێک و دوو کورسیان هەبی و مانگانە شتێک لەو کەلەنەی بی لەو لایە بی حەرام بی کورە حەلالی هەر تێدانێ بی بێ و ئیدارەی پێ دەکەن و پێیان زۆر باشە و لە ئەسلیشدا مشکلە چیە فۆرمی ئەو حیزبانە لەسەر ئاستی عالەمی لەسەر ئاستی تاریخیش کۆتایی هاتیە یعنی هیچ فۆرمەک لە جیهاندا وەکو کوردستانی ئەو فۆرمە ئیشکردنە نەمایە وڵاتانی عەرەبی بوو ئەوش سەورەی لەسەرکرا کۆتایی هات کاکە عمری تەجروبەی حیزبی ئەلمانی کوردستان نزیکەی 300 ساڵە ئەوانەی لێرە کە مارکسی دەزانن کۆمۆنەی یەکەم بەیانی کۆمۆنی یەکەم ئەو تەجروبەیە یعنی ئەنجلس زۆر قسەی لەسەر ئەو تەجروبەی کردە حیزبی ئیسلامیش بەو فۆرمەی ئەوە شێخ سەعیدی ناوڕەسیە ساڵی 1970 ئەجە دوای
لە ساڵی 1916 حرەکەیش کە دروست دەبی ساڵی 1920 ئیخوان ساڵی 1940ەکان جەبهەی تەحریر سەورەی ئێرانی فرا زۆر کۆن بووە یعنی ئەوش کۆن بووە ئەوش پێویستی بە فۆڕ کاتە هەموو حیزبەکان لە ئەزمەدان ئەزمەیەکی زۆر قوڵ ئەمە دکتۆرەی گەورەی ئەوهاد لە لای مە گوتی تەرحەکم هەیە دەمەوێ مەشروعی ئیعادەی عەقلی کوردی گوتم وەڵای گەلک باشە بەڵام ئەوە پێویستی بۆی هەیە یەکەم جار تەحدیدی ئەزمەی عەقلی کوردی بکەی بە ئەلمانی و بە دین و بە هەمومانەوە ئەوجە دوای ئەو ئیعادەیە دەکرێت چارج بالفعل ئەمە کەتینە ئەو قۆناغیکەواتە ئیشەکە زۆر زۆر قورسە یعنی تەحەدیاتی گەلە زۆرە ئەو ئامانجە مستەحیل نییە زۆر خەرک بەمە دەرێن برادرانی بادنان لێرێنا برادرانی سلێن هەمووش کەرکوو وا لێرێنا ئەو شتە زۆر ڕوو لەمە دەکرێت بۆ ئێوە ئێشتەچی ناکەن آخر ئیشەکە تەحەدیاتی گەلە زۆرە بەڕاستی ها ئاگاتان لێبی ئەمەوانە هەموو دەبی دراسە بکەین دەبی برین چەند نەوع جەماعەت وا لێرەیە چەند نەوع چەند نەزەر هەیە لێرکانە ئەوانە تەرحەکانن بە کوردی ئەگەر تەفاسیلی وابزانم ناوێ ئەگە کەلیمەشمان گوتوی ئەنگۆ هەموو لێرە لەو مستەوایانە دەزانن نەتایجەکەی چییە ناخۆش نییە ئەگەر گفتوگویەکی لەسەر ئەو بابەتەی بکەن و السلام عليكم ورحمة الله وبركاته.